بیرکاری پۆلی دەیەمی وێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 27. لاپەڕە 27 ڕاهێنان پرسیاری یەکەم کەی دەبێت ژمارەیەک بە شێوەی زانستی بنووسرێت؟ ئەوەی ڕاستی بیت دەبێت نییە، بەڵام کەی باشترە بە شێوەی زانستی بنووسرێ ئەگەر هاتوو ژمارەکە زۆر گەورە بوو یان زۆر گچکە بوو. لەو دوو دۆخەیە بۆ وێنەگەر ژمارەکەم هەبوو ئەوها 100,000 1 0 0 0 ئەوەندە سفری لەگەڵ بوو باشتر وایە ئەوها نەنووسم 100,000 ئەو هەموو سفرانەی لە تەنشدانێم باشتر وایە بنووسم 10 توان 5. ئێستا ڕاهێنانی ئاراستەکراو ئەم بڕانە بە شێوەی درێژی بنووسە. هەمیشە بە شێوەی درێژی واتە توان نەبی. لێرە پرسیاری دوو ئەگەر تەمەشاکەم ئەو کەوانەیە توان دووە کەواتە چارەکە توان دوو نییە، چارەکە تەنیا یەک چار هەیە، کەوانەکە توان دووە، دوو جار کەوانەکەی دەنووسم وەکو لێرە نووسرایە، چار کەوانەکەی دیسان دەنووسمەوە. هەر ئەوەندە. لێرە پرسیاری سێ هەموو ناوکەوانەکەی 4 جار دەنووسرێتەوە، 4 12 واتە هەمویان ئەوەی هەیە 4 جارە تەنە شتێک دەینووسمەوە، 12xy 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 لە تەنە شتێک. ئەوە مانایەتی. ئەو پرسیارە یەک جار x توان دوو هەیە تەنیا، بەڵام کەم دووای 5 جار هەیە کاتە 5 جار، بەڵام ئەمن هەموو نەمنووسیە دەتوانی لێرە بنووسی کەم دوو وای کەم دوو وای کەم دوو وای 5 جار تەن شتێک. هەر ئەوەندەشە. پرسیاری 5 هەمووی ناوکەوانەکەی 3 جار دەنووسرێتەوە، هەرچی لە ناو بوو کەم نیو بی بەجەبیەکە لە تەنیشتێبی لە سەرێبی کێشە نییە، کەم بی لەسەر دوو هەمان شتە نیو بی دەکا، کەم یەک لە دوو بی هەمووی یەک شتە. هەریەکە لەم بڕانە بە سادەترین شێوە بنووسە. سادەترین شێوە لەو کتێبەی مەبەستیان ئەوەیە توانەکە کەم نەبی و کەوانەش ڕەنگە نەمینێ باشترە. توانەکە هەر کەم نابی کەم بیتن نابی توانی دیش هەبی، توانەکە نەمینێ. کاتە لێرە یەکەم جار توانەکەمەکەی چادەکەم ئەگەر ئەو ڕێژەیەم سەرە و ژێر کرد ئەو توانە دەبیتە دوو، کاتە 5ەکە دەستە سەرێ وەکو لێرە دەبینین، سێکەش دێتە خوارێ، ئەو کەمەشی کێشەنیە لە سەرێدانەی لە خوارێدانەی وەکو زۆر جاریش باسم کردێ لە تەنیشتەکەشی دانەی کێشە نییە. پاشان ئێستا گریمان کەمەکە لە سەرەوە دامنا کە 5ەکەی توانی دووی دەکەم دەبیتە 25 و 3 توان دوو یەکسان دەبی بەنۆ. ئەگەر کەمەکەم لە خوارێدانە هەمان شتە 5 جاران 5 25 و کەم 3 جاران کەم 3 یەکسانە بەنۆ، کەواتە هەر کوو داینێم هەر دەکاتە 25 دابەشنۆ. ئێرە یەکسانە بە 5 توان 0 یەکسانە بە 1. ئێرە دیسان سەرە و ژێر دەکەم ئەو ڕێژەیە کەم 2 لە 3 دەبیتە کەم 3 لە 2 یان کەمەکەش لە چێم نووسی کێشە نییە، پاشان یەکسەر ئەو کەم 3 یەکسان دەبی بە 3 چونکە سەرە و ژێرم کرد. ئەو جا پاشان بێگومان دەبی بزانم 3 توان 3 یەکسانە بە چەند، 3 توان 3 یەکسانە بە 27 کەمەکەش هەیە لێرە چونکە
کەم سێ جاران کەم سێ جاران کەم سێ یەکسانە بە کەم 27 دوو جاران دوو جاران دوو یەکسانە بە 8 ئەوها دەنووسرێ سادەترین شێوە. پرسیاری نۆ دەتوان کەم یەک یەکسانە بە یەک دابەشدا سەرەوژێر دەکرێت دیسان بێگومان یەکە کە دەستە سەرێ هەموو ژمارەکان ژێرەکەیان یەکە بە خۆم دەتوانم لۆی دانێم ئەوجە پاشان ئەو دێتە خوارێ توانەکەی دەبیتە یەک بەڵام پێویست ناکە بنووسی. ئێستا هەریەکە لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە وادانێ هەموو گۆڕاوەکان جیان لە سفر سفر نێنە. لێرە هەموو کەوانەکە توان دووە کەواتە کەم جاران کەم دەبیتە کۆ لێرە کۆ سێ توان دوواتە نۆ ئەی توان دوو توان دوواتە ئەی توان چوار بی توان دوو سێ توان دوواتە بی توان شەش لێک دەدرێت توانەکە بی توان ئەو های لێدێ. لێرە پرسیاری 11 لێکدانە سی توان سێ لەگەڵ سی توان کەم دوو کۆ دەکرێتەوە لە کاتی لێکدان. ئەمن هەڵم نووسیە ببورن دەبواە لێرە ئەمن بنووسم هیچ چونکە سێ و کەم دوو دەبیتە یەک پاشان دی توان دوو دی توان چار کۆ دەکرێتەوە دەبیتە دی توان لەبەرچە ئەوها هەڵم نووسیە نازانم ببورن زۆر سەیرە دی توان دوو وە چارەکەی کۆ دەکەینەوە لێک نادەین دوو وە چار شەش ئەوجا دی توان شەش ئەوجا هیچ تەواو ئێرە هیچ پێویست ناکە بووە سی و دی توان شەش لە کاتی لێکدان چونکە لە کاتی لێکدان توانەکان کۆ دەکرێنەوە بەڵام لە ئەو جۆرە لێکدانە ئەوە لێکدان نییە ئەوە لێرە توانەکان لێک دەدرێن چونکە لێرە دوو جار توان بەڵام لێرە وان نییە لێرە لێکدانە لە مابەینی. ئێستا بێمە لای پرسیاری 12 پێنجەکەم نووسیتەوە لێرە باشتر وایە لە کاتی دابەشکردن بۆ وێنە و توانەکەی چەندە توانەکەی یەکەکە لەگەڵ ئەو دوای دەڕوا لێرە یەک دەمینێتەوە لێرە هیچ نامینێ وەکەوەی وایە بوویتە یەک کاتە تەنیا و توان یەک لە ژێرەوە دەمینێ ئەوها نووسیت. ئەوجا ڤی دێمە لای ڤی دوو ڤی هەیە ئەو دووە هەمووی دەڕوا هیچ نامینێ لێرە دەمینێتەوە چاردانە چونکە شەش دوو لێ بڕوا چار کاتە ئەو های لێدێ پێنج ڤی توان چار دابەش ئەو های لێدێ. پرسیاری 13 ئەو دەیە هیچ بەتەنەیە ئەو هەر دەبی هەبی توانی نییە پاشان دێمە لای وای پێنج جاران دوو یەکسانە بە دا ئێکسیش دوو جاران دوو یەکسانە بە چار لە خوارەیە ئەو های لێدێ دا توان ئەو های لێدێت دا جاران ئی توان داوە ئێکس توان چوار. پرسیاری 14 لێکدانە دوو جاران هەفت یەکسانە بە چاردە کەمەکەش هەر هەیە دیسان لێرە ئەمن هەڵم کردیە هەر زۆر سەیرە توان کەم سێ و کەم هەشت هەڵم نەکردیە زۆر باشە دەبیتە کەم 11 و لێرە توانی یەکە لەگەڵ پێنجی دەبیتە توانی شەش ئەمن لێرە هەڵم کردیە توان شەش ئەوها یەک چونکە لێرە یەکە لێرەش پێنجە دەبیتە شەش. ئەوجا وا بزانم
بە سادەترین شێوە نووسین ئەمن دەبی ئەوانەی کە توانیان کەمە بیانهێنمە خوارێ هەتا توانەکەمەکە نەمینێ لەبەر هەندێ ئێستوان 11 هاتیتە خوارێ لێرەم دانایە کەم چاردەکە لە سەرەیە و توان 6 لە سەرەیە ئەوها لێرە دیان بەو هەتا دیاربی ئەوها باشترە ئەوە سادەیە کتێبەکە دەیەوێ توانی کەم نەبیتن وابزانم ئەگەر توانی کەمیان ویستەوە ئەو هایە بەڵام توانی کەمیان ناوێ پرسیاری 15 کەم 5 کەم هەیە با جارێ ئەوەی هەروەکو خۆی بنووسمەوە جارێ ئەو کەوانەی توانی سێ بکەم توان سێ و توان دوو جاران سێ 6 ئەو دوایە لێکدەم کەم 5ەکەی دەنووسمەوە توان 1 لەگەڵ توان سێ بوویتە توان 4 و توان 6 هەروەکو خۆی هەیە کەواتە ئەوە تا ئەو های لێ دێ کەم 5 توان 4 توان 6 پرسیاری 16 ئەو کەوانەیە توانی دوو واتە 16 توان دوو دابش دوو توان دوو 16 دابش دوو یەکسانە بە 8 و لێرە 1 توان یەکم هەیە یەکە کە دەڕوا لێرە تەنیا 1 دەمینێتەوە لە سەرە بوویتە 8 پرسیاری 17 ئاسانترین شت لێرە بیرکردنەوەی چیک و باشە ئەو کەمە بێتە خوارێ ئەگەر کەم بوو یەکسەر هەمووی بهینمە خوارێ لە تەنیشت ئێرەی دانێم ئەوها دەبیتە توان 1 ئەوجا توان 1 و توان 3 دەبیتە توان 4 کاتە ئێکسەکە دەبیتە توان 4 دێتە خوارێ دیسان ئەوەی دەبەمە سەرێت بەڵام لێرە ئەوەی ببەمە سەرێ توان 5 کەم 5 باشە هەتا ببیتە پۆزیتیڤ لە تەنیشت ئێرەدا دەنیشی دەبیتە ئەوجە پاشان لێکدان یەکسان دەوی بە وای توان 3 ئەم هەندێک جە دەرێم چونکە بە سویدی ناوی ئیە بەڵام بەخۆی وای ببورن کەواتە ئەو های لێ دێ وای توان 3 دابش ئێکس توان 4 ئێستا هەریەکە لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە و وەڵامەکەشت بە شێوەی زانستی بنووسە ئەوە زۆر گرنگە شێوەی زانستی ئەمە چ دەکەم لێرە دەینم دوو فاریزە دوو لێچێ دەم لەگەڵ 4 فاریزە 5 یەکسان بوو بە 9 فاریزە 9 پاشان توان 5 لێچ دەم لەگەڵ 10 توان 11 5 و 11 کۆ دەکەمەوە یەکسانە بە 10 توان 16 شێوەی زانستیە هەر لە ئێستاوە چونکە 9 فاریزە 9 کەمترە لە 10 نابی هیچ کات لە چەپی فاریزە هیچ ژمارە کە گەورەتربی یەک دەبی تەنیا یەک ڕەنووس هەبی ئەویش سفر نەبی لە یەکەوە دەست پێ دەکرێت بەڵام 9 فاریزە 9 باشە کاتە ئەوە شێوەی زانستیە لێرە دەینم 7 فاریزە 8 دابەشی 2 فاریزە 6 دەکەم یەکسان دەبی بە 3 فاریزە 0 یان هەر 3 بەڵام 3 فاریزە 0 باشترە پاشان ئەو 10 فاریزە توان کەم 3 دەستە سەرەوە دەبیتە هەردووچان لە تەنیشتێک 10 توان 11 شێوەکە شێوەی زانستیە چونکە لە چەپی فاریزە 3 هەیە 3 گچکەترە لە 1 ڕەنووسە لێرە 1 و 6 دابەشی 4 دەکەم یەکسانە بە 0.4 توان 4ەکەی توان ئەو 4 دەچتە سەرێ دەبیتە 10 توان کەم 4 لەگەڵ کەم 3 دەبیتە 10 توان کەم 7 ئەو جە ئێستا ئەوە شێوەی زانستی نییە چونکە لە لای چەپی فاریزە سفرم هەیە نابی سفرم هەبی دەبی هەمیشە ژمارەکە
یان یەک بیان دویان سێیان چاریان پێنجیان شەش یان هەفتیان هەشتیان نۆ کەواتە ئەو فاریزەی بە یەک خانە دەبەمە لای ڕاست هەتا بیتە 4 فاریزە سفر یان هەر 4 بەڵام زۆر کەس دەنووسن 4 فاریزە سفر چونکە گچکەم گەورەم کرد ئێرە ناچارم ئەوەی گچکە کەمەوە بە یەک خانەواتە کەم هەفت دەبیتە کەم هەشت چونکە کەم هەشت گچکەترە لە کەم هەفت کاتە ئەوە شێوەی زانستیە. ئەوە تەواو بووم لە لاپەڕە 27 بچمە لاپەڕە 28. هەرێکە لەو بڕانە بە شێوەی درێژی بنووسە ئەمن پێویست ناکە ئەوانە چاکەم بۆ وێنە لێرە 3 جار هەمان کەوانەی بنووسەوە لێرە تەنیا 3 ئێکسی بنووسە پێنجەکە هەر یەک جارە لێرە ئەو کەوانەی 3 جار بنووسە ئەو دەبڵیوەش 4 جار لە تەنیشتی بنووسە لێرە 2 ئێکس تەنیا یەک جارە ئەو کەوانش 2 جار بنووسە تەواو دەبی. هەرێکە لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە پێش هەموو شتێک ئەمن دەمەوێ کەم دووەکەی بکەمە 2 کەواتە ئەو چارەی دەینم سەرە و ژێری دەکەم چونکە 4 هەمیشە دەتوانم ژێرە 1 کیلۆ دادەنێم سەرە و ژێری دەکەم کەواتە ئەو چارە بە کەیف خۆمە لە سەرەی دانێم لە خوارەی دانێم ئەوە باشترە هەر لە خوارێ بی چونکە سەرە و ژێرەکە ئەو هەیە. ڕەنگە لێرە ئەمن بە کەیفی خۆم نەبی لە چێدایی دەنێم باشتر وا بوو ئەوەی ڕاستی بی باشتر وا بوو ئەمن هەموو کەوانەکەی لێرە خوێندکاری ژیر باشترین شت ئەوەیە لە کاتی سەرە و ژێرکردن هەمووی توانی دوی بکەی نەوەک تەنیا چارەکەی هەتا ئەگەر کەمەکە لە سەرێ بوو لە خوارێ بوو کێشە نەبی. ئەوجە ئێستا تواندوو 4 تواندوو دەکا 16 یەکیش تواندوو هەر دەکا یەک ئەوجەگەر ئەمن کەمەکەم لە سەرێش دانابە هەر یەکشت بوو لە یەک جێی چونکە توانی دوو هەر دەیکرد وەکو یەکشتە کاتە 1 لە 16. لێرە چونکە سەیەکە توانی کەمیەکە سەیەکەی دەتوانم بینمە خوارێ لە سەرەوە تەنیا یەک بمینێتەوە سەرە و ژێری کەم سەیەکە دێتە خوارێ سەیەکە لە تەنیشت چارەکەی دادەنیشی ئەوها توانیشی دەبیتە 1 3 جاران چاریش یەکسانە بە 12 کەواتە ئەو های لێدێ 1 لە 12. لێرە دیسان ئەو پێنجە دێتە خوارێ لە تەنیشت دووەکەی بەڵام توانەکەی دەبیتە 3 5 توان 3 ئەوجە 5 توان 3 یەکسانە بە 125 دووەکەش هەر هەیە یەکەکەش لە سەرەیە 2 جاران 125 یەکسانە بە 250 یەک دابش 250. لێرە کەمەکە دێتە خوارێ 6 توان 0 یەکسانە بە 1. هەرێکە لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە وا دانێ هەموو گۆڕاوەکان جیان لە 0. کەمەکە دێتە خوارێ 100 دابش 25 یەکسانە بە 4 دەنووسمەوە ئەو کەم دووە ئەگەر بستە سەرێ دەبیتە کۆ 2 کەواتە دەبیتە ئو توان 5 ئەو ڤە کەم 5 ئەگەر هاتە خوارێ دەبواە بێتە خوارێ بی کەمە لە تەنیشت ئێرەی دانێ ببورن دەبیتە 5 ئەوجە 6 و 5 یەکسان دەبوو بە 11 لۆ نەمنووسیە نازانم ئەوها دەبا بمنووسی بە ڤی توان 11 ڤی توان 11 ڤی توان 11 ئەو های لێ دێ ئەوە وام نووسە ببورن ئەوە لێرە ئەو هام نووسە
بەڵام ئێرم لە بیر چۆ بنووس کەواتە ڕاستم نووسیە. ئێستا پرسیاری سی، چونکە ئێرە تاکە کەواتە کەمەکە هەروەکو خۆی دەمینێتەوە نابیتە کۆ ئێکس توان 4 توان 5 واتە ئێکس توان 20 وای توان 2 توان 5 واتە وای توان 10 ئەو های لێ دێ. پرسیاری 31 یەکەم جار دەبی ئەمن ئەو توانێ بکەمە 2 ئەو جە پاشان شی کارکەم کەواتە یەک هەڵی دەجێڕمەوە یەک دابەش ئەو جە 16 توان 2 و توان 8 و ڤی توان 12 16 توان 2 ڕەنگە باشنی ئەو هابی هێڵمەوە بەڵام ئەمن نەم کردیتە 16 جاران 16 کاتم نییە بچندانیشم بزانم دەکات چەند. ئەگەر بتەوێ خوێندکاری ژیر باشترین شتەوەی بزانی 16 جاران 16 دەکات چەند بە بژمێر بیان بە خۆت ئەو جەبی نووسە لە جیاتی 16 توان 2. ئێستا ئێرە لێکدانە 8 کەم لێکی دەم لەگەڵ کەم 2 دەبیتە کەم 16 ئەی توان 2 لێکی دەم لەگەڵ ئەی توان 3 دەبیتە ئەی توان 5 بی توان 5 لێکی دەم لەگەڵ بی توان 2 یەکسان هەبە بی توان 7. زۆر ئاسان بوو لێرە. هەرێکە لەو بڕانە بە شێوەی زانستی ڕەنگەوانە بسڕمەوە ئێستا زۆر ئیشم پێیان نەما. هەرێکە لەو بڕانە بە شێوەی زانستی بنووسە سێ فاریزە 2 لێکی دەم لەگەڵ یەک فاریزە 7 یەکسانە بە 5 فاریزە 44 دەتوان 6 لێکی دەم لەگەڵ دەتوان کەم 4 یەکسانە بە دەتوان 2. ئەو شێوەی زانستی ئەوە شێوەی زانستیە چونکە لە ڕاستی لە چەپی فاریزە تەنیا یەک ڕەنووسم هەیە ئەویش گەورەترە لە 0 گچکەترە لە 5 بێگومان یەک ڕەنووس دەبی گچکەترە لە 10 نەک 5 ببورن. ئەوە شێوەی زانستیە. لێرە 5 دابەشی ئەوەی 3 فاریزە 4 دەکەم یەکسانە بە 1 فاریزە 5 دەتوان 4 دەتوان 5 دەستە سەرێ دەبیتە دەتوان بکەم 5 دەستە سەرێ یەکسان دەبی بە دەتوان 5 کۆی دەکەمەوە لەگەڵ 4 یەکسانە بە دەتوان 9. کاتە ئەوە شێوەی زانستیە چونکە 1 فاریزە 5 زۆر باشە شێوەکە زانستیە. 35 ئەو دوو ژمارەی لێک دەدەم کە لێکمدا کردیا 64 فاریزە 6 توان 3 جاران توان 5 دەتوان 3 و توان 5 کۆیان دەکەمەوە توانەکان دەتوان 8 بەڵام ئێرە زانستی نییە چونکە دوو ڕەنووس لە لای فاریزەی هەیە 64 کاتە ئەمن دەبی فاریزەکەی ببەمە لای چەپ بە یەک خانە بە یەک هەنگاو کاتە ئەو ژمارەی دەبی گەورەکەم بە یەک لە 8 بووە 9 چونکە ژمارەکەم 10 جار گچکە کردەوە لە 64 بووە 6. لێرە ناچارم گەورەیکەم کەواتە ئەوە شێوەی زانستیە. کەواتە من ئەگەر فاریزەکەم بردە لای چەپ توانەکەی گەورە دەکەم، ئەگەر فاریزەکەم بردە لای ڕاست توانەکەی گچکە دەکەم. ئەو جەگەر بە یەک خانە بردمە لای چەپ توانەکەی بە 2 یەکە زیاد دەکەم. ئەگەر 8 بوو دەبیتە 10 بۆ وێنە. بەڵام ئەوانە ئەو زانیاریانە هەموو لە پۆلی 7 و 8 و 9 هەیە. ئێستا بێمە لای پرسیاری 36. پرسیاری 36 پرۆسێسەری بژمێرێک خێراییەکەی 5 فاریزە 4 گیگا هەرتزە ببورن گیگا هەرتز پرۆسێسەرەکەی ئەوەندە هەرتزە دەتوانێت 5 فاریزە 4 جاران دەتوانۆ کردداری ژمێرەی جێبەجێ بکات لە یەک چرکە. ئەو پرۆسێسەرە ئەو هایە
گۆڕینی فایلێکی MP3 MP3 بۆ فایلێکی دەنگی پێویستی بە 5/02 جاران دەتوان 11 کردداری ژمارەی هەیە. گۆڕینی ئەو فایلە لەلایەن بژمێرەکە چەند خولەک دەخایەنێ وەڵامەکەت بۆ نزیکترین بەش لە 100 نزیک بکەوە. کاتە ئەمن پێویستم بەوەندە کردارەیە، ئایا چەند کاتم پێویستە؟ ئەگەر زانیم کە ئەوەندە کردارە بە یەک چرکە ڕوو دەدرێ، بە یەک چرکە، کاتە زۆر ئاسانە. لێرە یەک چرکە ئەوەندە کردارە. ئەدی ئەوەندە کردارە چەند چرکەی پێدەوێ، ئەوها بیر دەکەمەوە، دەینم هەتا بزانم چەند چرکە، ئەوها تەمەشایان دەکەم لا تەریب تیرەیی، هەمیشە دەینم ئەو ژمارەی تیرەیە لەگەڵ ئەو هێمای پرسیارە هەمیشە دەکەویتە ژێرە و ژمارەکانی دی هەمیشە دەکەونە سەرا لێک دەدرێن، بەڵام زۆربەی زۆر جاری یەکە ئێرە، ئەگەر بەهات بە دووش بە لێرە دەنووسی جاران دوو، بەڵام چونکە یەکە پێویست ناکە خۆممان دیکەم، کەواتە تەنیا دەینم ئەو دوو ژمارەی دابەشی یەک دەکەم، کە دابەشم کرد ئەوها دەرچوو کردێ 93 چرکە. 93 چرکە چەند خولەکە دابەشی 60 دەکەم، کردیا یەک خولەک و تۆزێک لە دوو خولەک کەمترە، کاتە بەو جۆرەی. لێرە ئەوە 109 نیە، ئەوە توان 9 توان 9. ئەوە بەو جۆرەی زانیم، کەواتە هەمیشە ئەوها بنووسە ئەوەندە کردارە بە یەک چرکەی، ئەدی ئەوەندە کردارە بە چەند چرکەی، پاشان هەتا بزانی چ دابەش چ بکەی، ئەوها بە تیرەی ژمارەکانی خۆت تیرە بکە، هەمیشە ئەوەی بەرامبەری هێمایەکەی لە خوارێ بنووسە، ئەوانی دیش هەردووچیان لە سەرێ بنووسە، ئەوجا تەواو. ئەوەش تەواو. ئێستا هەرێکە لەو ژمارانە بە شێوەی هێزی ژمارە دوو بنووسە، پاشان ژمارەکانی هەر کۆمەڵەیەک لە بچووکترینەوە بۆ گەورەترین ڕیز بکە. ئەوەی نازانم ئەوجا بچووکترین لۆ گەورەترین لە ڕاست لۆ چاپ، چونکە ڕەنووسەکان بەو شێوەی دەنووسرێن، بەڵام کتێبەکە لە ڕاست لۆ چەپ بە کوردیە تا ئێستاش، کەواتە ئەوجا نازانم وابزانمە بەستیان دیسان لە ڕاست لۆ چەپە هەرچەندە ڕەنووسەکان بە کوردی نەنووسراینە. ئەگەر نا باشترین شتەوەی لە سەرێ لۆ خوارێ ڕێزیان بکەیت. لێرە هێزی ژمارە دوو مەبەستیان چیە؟ مەبەستیان بنچینەکان هەمووی بکە دوو، لێرە بنچینە 8 4 کەم 4 2 هەمووی بکە دوو، ئەوەی دووە هیچ، لێرە کەم 8 کەمەکە کێشە نیە، بەڵام بنچینەکان بکە دوو، نەک 4 و 16 شتیوە، هەمویان بکە دوو. زۆریش ئاسانە بنچینەکردنە دوواتە بۆ وێنە ئەمن ئەگەر 4 هەبی وەکو بنچینەی دوو بینووسم کو دەینووسم 2 توان 2، ئەگەر 8 هەبی وەکو بنچینە دوو بینووسم دەنووسم 2 توان 3، 16 هەبی دەنووسم 2 توان 4، 32 هەبی دەنووسم 2 توان 5، 64 هەبی دەنووسم 2 توان 6. ئاتا دوایی، چونکە هەر ئەوانە دەتوانم وەکو بنچینەی دوو بیان نووسم، ئەوانی دی بۆ وێنە 6 ناتوانم وەکو بنچینەی دوو بینووسم، تەنیا 2 4 و 8 و 16 و 32 و 64 و ئەوانە دەتوانم چەند جارەکانی ژمارە دوو وەکو بنچینەی دوو بنووسم. لەبەر هەندێک لێرش وەکو دەبینین هەموو ئەو ژمارانەیە 2 4 6 8 2 4 6 8 2 4 6 8 16 هەر ئەوانەیە، کاتە هیچ کێشە نیە. ئەگەر بەهات بە بیانگۆت بە بنچینەی 3 ئەو کات دەبوایە ئەمن ژمارەی دیم هەبە، چم هەبە ئەو کات 3 9
چیت کەش وەکو بنچینەی سێ بنووسین 27 36 ئەو شتانە ڕەنگە. ئەو جا ئێستا ئەمن وابزانم چاکم کردیە لێرە هەتا زۆرماندی نەبین کاتەکە زۆرمان پێ نەچی. هەشتەکەم کردیتە هەشتەکە بە تەنێ هەشتەکە بەبێ ئەوەی تەمەشای توانەکەی کەم هەشتەکە هەر بە تەنێ دوو توان سەیە بەخۆشی توان دووە کەواتە هەموو بەیەکەوە دەبیتە دوو توان شەش کەواتە ئەو هەشتە بووە دوو توان شەش. چار توان یەک هەر دەکات چارەکەی دەکەمە دوو توان دوو توان کەم یەک هەروەکو خۆیتی کێشەینە دوو توان کەم یەک بنچینەکەی دووە. 16 توان کەم دوو ئەمن تەمەشای کەم دووەکەی ناکەم توانەکەی تەنیا تەمەشای 16ەکەی دەکەم 16ەکەی دەکەمە دوو توان چار. ئەو جا دوو توان چارەکە ئەگەر بینوسمەوە تا ببینن کو بیرمان کردەوە دوو توان چوار ئەو جا دیسان توان کەم دوو دەبیتە دوو توان کەم هەشت وەکو نووسیتمەوە. ئەو جا لێرە ئێستا بزانم چی هەیان لە هەمویان گچکەترە. لێرە دوو توان هەشت هەتا ئەگەر دوو توان هەشتی ئەمن بەراورد کەم لەگەڵ دوو توان کەم هەشت بەراوردی کەم لەگەڵ دوو توان کەم یەک بێگومان دوو توان کەم هەشت گچکەترە چونکە چەند توانەکەی گەورەتر بی بە کەم بە نێگەتیڤ ژمارەکە هەندێکی گچکە دەبی کەواتە گچکەترینیان 16 توان کەم دووە سۆرەکە ئەو لە چوارگۆشە سۆرە لە هەمویان گچکەترە دوایە زەردەکە دوایە کەسکەکە دوایە شینەکە لە هەمویان گەورەترە چونکە دوو توان شەش واتە 64 گەورەیە بەڵام 16 توان کەم دوو واتە یەک دابەش 16 جاران 16 کاتە زۆر گچکەیە. دوو توان کەم یەک واتە نیو ئەو زۆر گچکە نییە کەواتە ئێستا زانیمان کامە گچکەیە و کامە گەورەیە. پرسیاری 38 دیسان دوو توان کەم یەک وەکو خۆی دەهێڵمەوە لێرە چارەکەی دەکەمە دوو توان دوو و سێ جاران دووش دەبیتە شەش کەواتە دەبیتە کەم. لێرە تەمەشاکەن کەمەکە توان نییە کەمەکە هەر لە تەنشت چارەکەیە کەواتە بووە کەم دوو توان شەش. چار توان دووش دەبیتە دوو توان چار و هەشت توان کەم دوو دەبیتە دوو توان کەم شەش. لێرە شتێکی زۆر گرنگ هەیە. دوو توان کەم شەش هێشتاش ژمارەکی پۆزیتیڤە واتە لە سفر گچکەتر نییە ڕاستە زۆر گچکەیە بەڵام لە سفر گچکەتر نییە بەڵام ئەو ژمارە چونکە هێمای کەمی لە پێشە ئەو ژمارە لە سفر گچکەترە کەواتە گچکەترینیان ئەو سۆرەیە. ئەو جە پاشەوی ئەو زەردەیە ئەو جە کەسکەکە ئەو جا شینەکە لە هەمویان گەورەترە. سۆر زەرد کەسک شین سۆر زەرد کەسک شین. پرسیاری 39 دیسان هەشتەکەی دەکەمە دوو توان سێ لەگەڵ دووەکەش دەبیتە شەش کەمەکەش هەروەکو خۆیتی. چار توان سفر کردمە دوو توان دوو جاران سفر هەر دەکاتەوە دوو توان سفر. 16 توان یەک واتە دوو توان چار و دوو توان کەم دوو هەر دوو توان کەم دوو پێی ناوێت چاچی کەم. ئێستا ژمارە نێگەتیڤەکە ئەو ژمارەیە نێگەتیڤە واتە کەمە لە هەمویان گچکەترە. پاشی ئەو کامە گچکەیە پاشی ئەوەی ڕاستی بێ من لێرە هەڵم کردیە ببورن چونکە لێرە
دوو توان کەم دواتە یەک دابش چار یەک چارەك گەورەترە لە بەڵام لێرە یەک ئاگە هەڵام نەکردیا بورن هەڵام نەکردیا لێرە ئەوە دوو توان سفر واتە یەک ژمارەکە پۆزیتیڤە لێرە واتە نیو لێرە شواتە 16 لێرە شواتە نێگەتیڤ کەواتە زۆر باشە وەکو دامنایە ئەو هەیە سۆرەکە زەردەکە کەسکەکە شینەکە ئەوانەش تەواو بوون ئێستا بێمە لای هەریەکە لەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە و ئەدانێ کە هەموو گۆڕاوەکان جیان لە سفر 27 و 18 چ دەکەم کورتکردنەوە لێرە لە جیاتی دابش کورتکردنەوە دابش 9 یەکسانە بە 3 و 18 دابش 9 یەکسانە بە 2 کورتم کردەوە لێرەش دیسان کورتکردنەوە 2 لەگەڵ 3 دووەکە هەموو دەڕوا هیچ نامینە یەک لێرە دەمینێت تەنیا یەک واتە تەنیا ئێکس توان یەک زۆر زۆر باشە دیسان لێرە کورتکردنەوە یەکە لێرە لێرە دەمینێتەوە 3 دانە لە خوارێ ئەو های لێدێ کورتکردنەوە کەنجی دەتوانم کورتکەمەوە ئەگەر هاتوو هەمان هێمایان هەبوو هەردووچیان بۆ وێنە پۆزیتیڤ بوون یان نێگەتیڤ بوون بەڵام ئەگەر یەک نێگەتیڤ بوو یەک پۆزیتیڤ بووەوە ناتوانم کورتکردنەوە ناکرێ ئەوە دەبی بیان بەمە سەرێ و خوارێ هەتا بزانم چیان لێدێ بەڵام لێرە زۆر ئاسانە کورتکردنەوەتە 4 دانەم هەیە لێرە یەک دانە و یەک دانە دەڕوا لێرەش یەک دەڕوات 3 دەمێنێتەوە ئەوها پرسیاری 41 3 تواندوو یەکسانە بە 9 2 تواندوو یەکسانە بە 4 3 لێرە پێشی توانەکان چاکەم تەمەشا دەکەم ئەو ئەی توان کەم یەک دەی بمە سەرێ لەگەڵ ئەو ئەیەی دەبیتە ئەی توان 4 ئەوها لێرە نامینێ ئەو بێش دەینما ئەو بێش لەگەڵ ئەو بێی دەڕوا لێرە تەنیا یەک بی توان یەک دەمینێ ئەو جا کە ئەی توان 4 بوو جارانی دوی دەکەم دەبیتە ئەی توان 8 بیەکەش توان یەکە جارانی دوی دەبیتە یەک جاران دوو هەردوو کەواتە ئەو های لێدێ بەڵام ڕەنگە ئەمن پەلەپەلم کردیا بە یەک هەنگاو هەموم چاکردیا لێرە کەمەکە هەیە هەردەمینێ 12 جاران دوو یەکسانە بە 24 و ئەی توان 0 ئەگەر ئێکس توان 0 پێی ناوێ بنووسم ئێکس توان 0 دەنووسم یەک کەواتە 24 جاران یەک هەر 24 بە کەمیشەوە کەواتە ئەوە دەڕوا چونکە یەکە 12 جاران یەک هەر یەک ئەی توان 5 ئەمن لە پاشەوە نووسیتم لە دواوە هیچ کێشە نییە لە پێشەوە بنووسی لە دواوە بنووسی چونکە هەمووی لێکدانە ئەی توان 3 هەروەکو خۆیتی بی توان 2 هەروەکو خۆیتی چونکە ئەمن ناتوانم چونکە هەر یەکە بنچینەیان جیاوازە پرسیاری 43 دەرەی چاکم نەکردیا یان چاکم کردیا 72 دابش 24 کەمکردنەوەم کردیا چم کردیا لێرە یان چاکم نەکردیا وابزانم ئەوم چاک نەکردیا ئەگەر کورتیان کەینەوە دابشی دوی بکەم 7 دابش 2 3 12 دابش 2 6 24 دابش 2 12 ئەوجا دابش هەموو 12 لێرەش یەکسانە بە 3 کەواتە دەبیتە 3 ڕەنگە ڕاستم کردبی 3 کەمەکە لێرە دەنووسرێ بزانم چیان گوتی هەرێک لەم بڕانە بە سادەترین شێوە بنووس ئەواتە نابی ئەمن
هێمە نابیتوانەکانیان کەم بی. کەواتە سێەکە با لەسەرێ بنووسم کەم سێ، پاشان ئکس تواندوو لەگەڵ ئکس تواندوو هیچ نامینێ، ئەو جا لێرە سێم هەیە لێرە پێنجم هەیە، تەنیا لە خوارێ دەمینێتەوە دوو وای تواندوو ئەو های لێدێ ئەو های لێدێ بزانم 72 دابەش 24 ڕاستم کردی یان ڕاستم نەکرد، دەبی ڕاستم کردبی ڕاستە. ئێستا ئەو های لێ هات 44 پێش هەموو شتێک ئەو توانە نابی بمینێ بە کەم کردیتمە دوو کەواتە سەرە و ژێرم کردیا ئەوەم بردیتە سەرێ ئەوەم هینایتە خوارێ پرسیاری 44. ئەو جا ئێستا پێشی ئەوەی توانەکەی چاکەم کورتکردنەوەکان دەکەین هەموویشە دەبی ئەو هابی یەک لێرە ئەی هەیە و لێرەش ئەی هەیە کاتە ئەیەکە لێرە هەموو دەڕوا لێرە یەک دانە دەمینێتەوە، سێ و پێنج هەر وەکو خۆیتی بیەکەش دەمینێتەوە. ئەو جا پاشان دەبایە توانی دوی بکەم کە ئەمن بەداخۆ لە بیرم چۆ بکەم ببورن لە بیرم توانی دوی بکەم هەر نەک هەر لە بیرم چۆ توانی دوی بکەم هەمویانم لە بیر نەچوو هەندێکیانم لە بیر چۆ توانی دوی بکەم ئایەکەم توانی دوی کردیە سێیەکەم نەکردیە کەواتە ئەم دەبی سێیەکەش توانی دوی بکەم دەبیتە 9 کەم سێ یەکسانە بە 9 پێنجیش دەبی توانی دوی بکەم یەکسانە بە 25 بیش توانی دوی کرایە کەواتە ئەو های لێدێ 9 ئەی تواندوو دابەش 25 بی تواندوو. بەڵام پێشی ئەوەی دەبی کورتکردنەوەکان بکەین هەتا ئیشەکە ئاسان بی. ئێستا پرسیاری 45 6 جاران سێکەم 18 ئکس توان 5 و ئکس توان 2 دەبیتە ئکس توان 7 وای توان 3 و وای توان کەم یەک یەکسانە بە وای توان 2 تەواو بووین لەو لاپەڕێش. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.